ئەوەی بە ئەقڵمان گەیشتێ ڕاستیەکەی بە بەیانێکی سادە و دۆستانە ئەوەیە لە زکری موسیبەت بێنە دەرێک بە تایبەت من زۆرتر ڕووم لە ژنانی ڕۆژهەڵاتە و ڕێگە و چارە ببینینەوە بۆ ئەوەی چۆن لەم وەزعە دەرباز بین و بێ شێوەیەکی تایبەتی تر ژنان لە نێو ئەحزابدا. من ئەوە لێرە ئیشارە پێ بکەم کە کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات سرفەن ڕێکخراوێکی کاملەن حیزبی نییە وەک ڕێکخراوەکانی دیکەی ئەحزابی ڕۆژهەڵاتی. لە سیاسەتەکانی کۆمەڵەی شۆڕژگێڵ بە پێ و مێژوو و کاریگەریەکە لەسەر ژنی ڕۆژهەڵات بوویەتی کەڵ وەردەبێ و شتی پێ ئیزافە دەکا و ئەوانە دەکاتە چرای ڕێنمای خۆی، بەڵام هاتن بۆ کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات بە ئەندامبوونی بە چالاکبوونی دەرگایەکی گەورەترە و بەڕووی هەموو ژنانی ڕۆژهەڵات کراوەیە مەگەر ئەوانەی کە لە بەرامبەری تۆ و سیاسەتەکانی ژنانەی تۆدا ڕاوەستا بێت. بەم بۆنەوە زۆرتر من ئەپەرژێمە سەر ئەو خاڵەی کە ئەلعان ئەوەمان بە نزەرگەیوە و پێمان وایە دەبێ هەنگاوێکی عەمەلی بۆ بە سەرنجام دەیاندنی موسیبەتەکان پێشکەش بین ئێمە کە لایەنێکیشمان حیزبیە و ژنیشین و چالاکی ژنی و باشترین عمری مفیدی خۆشمان بۆ مافی ژن و بۆ دادپەروەری جنسیەتی لەو ساڵانەدا سەرف کردووە. تیتری بەحسەکانی من پێویستی پلاتفۆرمێک بۆ تواناکردنی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستانە. من هەوڵەدەم بیخوێنمەوە و لە شوێنهایە کە مەکسی زۆرتر دەوێت باسی لێ بکەم. دەڵێ ژنانی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات لانیکەم لە سێدەیە لەمەوە پێش بە کەمترین پێشینە و ئەزموونی سیاسی و ڕێکخراوەیی لە خەواتی سیاسی کۆمەڵایەتی کوردستاندا بەشداریان کرد. هەر واش بوو، یعنی بە ئیدەی زۆر سەرەتایی من خۆم لەو جیلەی نەسبەی کوردستانی ڕۆژهەڵاتم بە ئیدەی زۆر سەرەتایی و سپۆنتەنت و خۆڕست ژن هاکەکایی سیاسی و مەیدانی سیاسیەوە 37 ساڵەوە پێش کە نظامی پاشایەتی لە ئێران ڕووخا. ئیبتیکاری سپۆنتەنت و خۆڕست ئەوە بووە وەڵین بیر بکاتەوە لەوەی کە ماڵەکانی مەسەلەن کاربەدەستانی ڕژیمی پێشوو دەرگاکانی بشکێنێ و تابلۆیەکی لەسەر بداونێوی بنێ ڕێکخراوی ژنان. دوایی دانش و ئەزموونی باروەر بوو و پێی ئیزافە بوو و وای لێ هات کە باشترین نێو و ناوبانکی بە شانازیەوە بۆ خۆی بە هەموو ژنانی کوردستان لە نێو و دەرەوەی حیزبەکان بۆ خۆی دەستەبەر کرد. لە کۆمەلگایەکی نەریتی و نامۆ بە مافی ژن هەر لە ئەوەڵ ساتەکانی هەستانەوە و ناڕزایەتی دژی حکوومەتی شا بەو خەباتە دەستی پێکرد. هێزێکی حاشان هەڵمەگەر بوو دەست بە ئیستبداد و هەروەها هێزێکی بەرین بوو بۆ ئاڵوگۆڕی فەرهەنگی و کۆمەڵایەتیەکانیش. بەهۆی بێبەشی ژنان لە مدیریەت و سەنعەت لە کوردستانی ڕۆژهەڵات کە هەم هەر کامەیان لە پێوەرەکانی کۆمەڵگای مدێرن و پێشکەوتن خوازن لەلایەکەوە نەهامەتیەکانی زۆر مینەتەوەیی وەکو لەگەڵ دەستەخوشی هەڵاواردنی جنسیەتی لەلایەکی دیکەوە لەسەر هەمووشیانەوە داستەپاندنی یاسای شەرعی سەدەکانی ناوەڕاست و بێدەسەڵاتی عورفی ئەم هێزەی زیاتر لە پێششۆڕشی ئیسلامی لە ئێران خستە پەراوێزەوە و تەنانەت دەستکەوتە کەم و کورتەکانی پێشوشی لێسڕیەوە. بەم جۆرە بێعێداڵەتی جنسیەتی یا نادادپەروەری جنسیەتی لە ئێران نەهادی نەکرا. ئەمڕۆ بەگشتی ژنانی ئێران و بە تایبەتی ژنانی کورد ئەگەرچی لە ئاستی تەحسیلی باڵا و خوێندەواری گەشەپێدانی مرۆڤی و داپۆکی لە مافەکانیان بەردەوام و هەڵسوڕاون ڕێکخراوتر بوون بۆ وەگەڕخستنیان و سەربزێوترن بۆ داپۆکی لێکردنیان، بەڵام هێشتا ڕێگایەکی زۆریان لەبەرە
بۆ ئاڵوگۆڕ و بۆ سەلماندنی بوونی سەرەتایی خۆیان لە هەموو بوارەکاندا و هێشتاش هەر لە قەفەسدا هەڵدەفڕن بۆ ئازادی. ژنان لە کوردستانی ڕۆژهەڵات ساڵهایەکە لە حیزبە سیاسیەکاندا و لە نێهادە مەدەنی و مرۆڤدۆستەکاندا ڕێکخراو بوون. یەکەمین هێزی ژنانی کورد بوون لە بواری چالاکی نظامی، بەڵام هێشتاش پاش سێدەیە بە ڕادەی بەرچاو لە مشارەکەتی سیاسی و مدیریەت و ناوەندی دەسەڵاتداریدا زەعیف و بێبەشن. ڕێژەی کاربەدەستانی ژن خولقێنەربوونیان لە کارەکاندا هێزی فەنی و مدیریەتی و سیمای نظامی و کەسایەتی بڕیاردەر لە حیزبە سیاسی بە ئەزموونەکانی ڕۆژهەڵاتدا لە ڕادەیەکی سەرەتاییدایە نەکردنیە، شیاوی زۆرتر لەوە بوون. وەفتە سیاسی و کۆمەڵایەتیەکان لە کاراوگە و دوور لە بارودۆخی ئیستبدادی نێوخۆ بە دەگمەن بە حزوری ژنانی سیاسی نێو حیزبەکان دەڕازێتەوە. تەنانەت کۆمەڵە ئەدەبی و ڕۆژنامەوانی و جێگای ئەو مەراکز و سەنتەرە لێکۆڵینەوەکانی حیزبیش سیمای ژنی تێدا کەم و نادیارە. جێ حاشا لێکردن نییە کە بارودۆخی سیاسی و کۆمەڵایەتی و فەرهەنگی نالەباری ژێردەسەڵاتی حکوومەتی چەکبەستووی ئاینی مەجاڵی گەشەی مرۆڤی و مدیریەتی ئێستعدادەکانی ژنانی سەرڕای هەموو هەوڵدانێکی خودی ژنانی قەتیز و بەرتەسکتر کردووەتەوە. بەڵام هەر ئەم ژنانە کاتێک ڕوویان لە حیزبەکان کردووە بە هەمان ڕادەی لێهاتووی و خوێندەواریان ئاوڕ لە گەشەپێدانیان نەدراوەتەوە. دەتوانین بڵێین ئەمە نۆرمێکی گشتیە لە نێو هەموو حیزبەکانی ڕۆژهەڵاتدا لەسەر پلە و کاریگەری ژنان لە ڕیزەکانیاندا. لە باسی مافیمرۆ و ئامانجە پێشکەوتنخوازەکانی هەزارەی سێی کۆمەڵگای مرۆڤایەتی و باقی خوێندنەوە معتەبەرە جیهانیەکاندا باسی بە تواناکردن و بەشداری ژنان لە بواری کۆمەڵایەتی و سیاسیدا لەسەرەوەی پرۆژەی ئاڵوگۆڕە ساختاریەکاندایە. ئێمەش لە پێگەی حیزبێکی پێشڕەودا و لە دنیای ئەمڕۆدا کە ئەحزابی سیاسی گرنگترین ڕێکخراوەگەری گشتگیری خەڵکین، مێکانیزمی عەمەلی بۆ گەشەپێدان و بەرەو پێشبردنی دادپەروەری جنسیەتی کە ئەوە خۆی ئیستلاحێکە لە بزوتنەوەی ژنانی ئێران، وەکو بناغەی استراتێژی یەکپارچەکردنی ئەزموونی ژنان و پیاوان ئەرکی سەرشانمانە. جێباسەکە لەم باسەدا تەنیا هاوسەنگی ڕێژەیی و پێوەری کەمیمان ئێمە لە بەرچاو نییە و لە بەرچاو نابێت کە ئەڵبەتە لە وەشدا زۆر سەرکەوتوو، بەڵکو یەکسانی جنسیەتی ڕەوتێکە تەقالا بۆ ئاڵوگۆڕی کەیفی لە کولتوری سازمانی، شێوەی خوێندنەوە و تێڕوانین کە زۆر جەختی لێتەک لەسەر دەکەمەوە، ئاڵوگۆڕ لە ئامانجەکان، ساختارەکان و لێکۆڵینەوە لە بنەماکانی هاوسەنگکردنی کەیفی لە بەرچاوە و ئەمەش تەنیا ئەرکی ژنان نییە و ئامانجی ژنان و هەموو پیاوانی حیزب و کۆمەڵە. عیداڵەتی جنسیەتی یەکێک لە ئامانج و گەڵاڵە سەرەکیەکانی گەشەپێدان و پێشکەوتووی لە کۆمەڵگای مۆدێرنە، بێجگە لەوەی کە بۆ ئێمەی سیاسیکار و تێکۆشەری عیداڵەتخواز لایەنی مافی مرۆڤیەکەشی زۆر جێگای گرنگی هەیە. عیداڵەتی جنسیەتی معنای یەکسانکردنی بەڕەواڵەتی ژنان لەگەڵ پیاوان نییە، بەڵکو پرۆسەیەکە لەسەر ئەساسی توانمەندکردن و بەتواناکردن و بەرینکردنەوەی بەشداری بەرابەری ژنان لە بوارەکانی ئابووری سیاسی و کۆمەڵایەتی. ڕێکارەکان بۆ گۆڕین و بۆ ڕەخساندنی دەرفەتی بەشداری زۆرتر بۆ کاریگەری قورسایی هێزی ژنان بەرەوڕووی سیاسەتگوزاران، بەرپرسانی دەوڵەتی، نخبەکانی کۆمەڵگا و ئێمەی خەباتکارانی سیاسی ئۆپۆزیسیۆن و بەرەوڕووی حیزبە سیاسیەکان و ڕێکخراوە مەدەنیەکانمان دەبێتەوە کە پێویستە و دەبێت تێبکۆشین بۆ کەمکردنەوەی لەمپەرەکانی سەرڕێگەی بەتواناکردنی ژنان و بەرینترکردنی بەشداریان لە مدیریەت و ناوەندی بڕیارداندا لە ڕێگای قانون و یاساوە گرنگتر لەوانە بە داڕشتنی بەرنامەی شیاو بۆ لێکرسینەوە و حیمایەت بەرینە پێشی. کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات لە ماوەی چەند ساڵی ڕابردووی چالاکیەکانیدا بە فیکر و عەمەل و لە ڕێگەی پرۆژەکانیەوە وەکو ڕێکخراوێکی NGOیی
لە پرسی ژنی کورد و لەوانە دەوری زیاتری لە ناوەندەکانی بڕیارداندا لێکۆڵینەوەی کردووە و بۆیەش بە مەبەستی هەرسانکردنەوە و کەمکردنەوەی لەمپەرەکانی سەرڕێگای پەرەپێدانی حزوری ژنان بە سیاسەت و لە مدیریەتیشدا چەند خاڵێک پێشنیار دەکا و پێ وایە کە ئەحزاب وەکو بەشێکی گرنگی کۆمەڵگای مەدەنی دەتوانن دەوری جێدیان بۆ ئاڵوگۆڕ لەم بوارەدا هەبێ و پێشکەش بە خزمەتی حیزبەکانی ڕۆژهەڵاتی دەکەن. داوایان لێ دەکا هەر لە ئێستاوە بۆ جێبەجێکردنی ئەم پرسیارەتیە لە پێگەی حێزب وەکو کەرەسەی ئاڵوگۆڕ لە سیاسەتەکاندا بۆ تەزمینی سەرکەوتنەکانی داهاتوو لە ماڕدا مەزراندنی کۆمەلگایەکی بەرابەر و دادپەروەر کەڵوەربگرێت. ئێمە و پێشنیارانە ئاوا پێشکەشەکەین و لە نەزەرماندایە پێشکەشی بە هەموو حیزبەکانی ڕۆژهەڵات بکەین نەک بە ڕێکخراوەکانی ژنانیان کە تەبعەن ڕێکخراوەکانی ژنان ئێمە دیالۆگیان لەگەڵ دەکەین ئەوانیش وەکو ئێمە هەوڵ بدەن ئەوانە جێبکەوێت. دابینکردنی دامەرزراوەیەک لە نێو حیزبەکاندا بۆ ناسراندنی دەقیقی زەرفیەت و توانایی ژنان لە زەمەن و دۆرەهایەکی تایبەتیدا. بەرینکردنەوەی بەشداری و مشارەکەتی سیاسی ژنان لە هەموو پایە و لە حیزبیەکان لە ڕێبەریەوە تا خوارەوە. ئەم ئۆرگانە بێجگە لە پێکهێنانی دەرفەت بۆ ژنان لە نێو حیزبدا هەروەها بەسەر چۆنیەتی بەشداریشیان لە ئاستی جۆربەجۆری کار و چالاکیەکان و بەرپرسایەتیەکاندا چاوەدێریەکە و بارودۆخی بەرزکردنەوەیان بۆ ئاستەکانی سەرەوەتر هیدایەت دەکات. ئەمەش فۆرمێکە بە تایبەت لە وڵاتانی ئیسکاندیناوی ئەو زۆر لەم فۆرمە کەڵکیان وەرگردووە بۆ حتا پەروەردە و زەمینەیەک ڕخساندن بۆ ژنان کە وەختەی جەزبی دێنە نێو حیزبەکانیشەوە. ئەمە زۆرتر بۆ نێو حیزبەکانە، بەڵام ئەوان پرۆژەهای دیکەشیان هەیە و من بۆ خۆم شاهدم کە چەندە تەئسیری بووە لە ڕاگررتنی هاوسەنگی لە نێو حیزبەکانیاندا. تازە سکاندیناوی پێشکەوتنەکانی لەم عەرسەدا لەکوێ و ئێمە لەکوێ. کێشەکانی ژنان لە کێشەکانی ژنان چه حەقیقی چه حقوقی و بە تایبەت لە ساختاری دەسەڵاتدا بکۆڵینەوە و لەم ڕێگایەوە لە بەرنامە و استراتێژی حیزبدا تێبینی و سەرنجەکانی حتمەن ژنان لە بەرچاو بگرین، هەم لە بواری خۆیان هەم لە بواری گشتیدا. دامەزراندنی نظام و سیستمی کۆتا بەڕێوەبردننی سیستمی کۆتا ڕێگایەکی ئەرینیە بۆ پەرەپێدانی بەشداری سیاسی ژنان و لابردنی هەڵاواردن لە ساختاری حزبیدا و ئەو دەرفەتە بۆ ژنان دەخولقێنێ تاوی ڕایگەشەی بیری سیاسی خۆیان تواناییەکانیشیان لەباری ئەمەلیەوە تاقیب بکەنەوە. بەم جۆرە ڕاکێشانی ژنانی توانا دەبێتە سیاسەتێکی دائیمی حزب. دەبێ بڵێم ڕاکێشانی سەرنجی ژنان و هاتنیان بۆ نێو حزب و سیاسەت بەبێ داڕشتنی بەرنامەی کۆتا و هەروەها بەگشتی بەبێ بەڕێوەبردننی سیاسەتی بەلاوەچوونی موسبەت یا تەبعیزی موسبەت بە تایبەت لە وڵاتانی کەمتر گەشە سندوو کارێکی هەسەن نییە. ئەمە دەتوانێت ئاڵوگۆڕی بەرچاو لە ساختاری حقوقی وڵاتانی ئێمەدا پێت بێنێ. پەروەردە و فەرهەنگسازی بەردەوام لە وڵاتانی پاشکەوتوو ژنان پێگەی شارۆمەندی دەرەجە دوویان هەیە لە هەموو بوارەکاندا. هەر بۆیەش گۆڕینی ئەم ڕەوانگەیە پێشگە لە دانانی یاسات پێویستی بە پەروەردەی بەردەوام و تایبەت هەیە. خودی ژنان دەبێت لەم بارەیەوە پێش پیاوان ڕوون بکرێنەوە. دەبێت بڵێن دامەزراندنی دادپەروەری جنسیەتی وەکو سیاسەتێکی ئاڵوگۆڕی بنەڕەتی پەیوەندی زۆر ڕاستەوخۆ و چڕوپڕی لەگەڵ پەروەردەی فەرهەنگی بەردەوام هەیە لەناوەکو شێر دەمێنێتەوە. پێبەندبوون بە جاڵنامە جیهانیەکان لەوانە کۆنوانسیۆنی جیهانی سڕینەوەی هەڵاواردنی ژنان و هەموو کۆنوانسیۆنەکانی پەیوەندیدار بە مافی جەهان شمولی ژنان. یعنی ناتوانێت لە دەرەجەی ئەوەڵدا تەحتی عنوانی فەرهەنگی بوومی و فەرهەنگی خودی ئەوەی بەسەر ئێمە هاتووە 40 ساڵە لە کوردستانی ڕۆژهەڵات دەقیقەن نابێت لە دوا ڕۆژی هەر ئاڵوگۆڕێکدا ئیستثنا و مەسالحێک دیسان بەو نێوە
ئێمە لە گەیشتن بە سەرنجامی دەستکەوتەکان و دادەهای مۆدێرنی جیهانی لە مەسەلەی ژن دێوەری بەڕێوەبردن و هەوڵدان بۆ ئەسڵی جیایی دین لە دەوڵەت لە یاسادا. ئێمە پێمان وایە کە لە ئێستادا پێویستی داڕشتنی گەڵاڵەیەک هەیە کە تێدا هەموو ئەو خاڵانەی ئاماژەی پێدرا تێدا گونجا بێ. ئەم گەڵاڵەیە و یان ئەم مانیفێستە لەلایەن چالاکان و هەڵسوڕاوانی پرسی ژن لە نێو و دەرەوەی حیزب و ڕێکخراوەکان ڕادەستی حیزبە سیاسیەکانی کوردستانی ڕۆژهەڵات کرێ و ژنانی چالاک یارمەتیدەری دەستپێکی ئەم پرۆسە بن. ئەم بڕوایەدان کە بۆ هەنگاو هەڵهێنانی عەمەلی لە پێناو نێهادینەکردنی سیاسەتی عەدالەتی جنسیەتی و یان دادپەروەری جنسیەتی چالاکانی بزوتنەوەی ژنانی کورد لە نێو حیزبەکانیشدا دەبێت سنووری حیزبی تێکەڵ بکەن و لە بازنەی بزوتنەوەی ژناندا بەگشتی بۆ دەستەبەرکردنی داخوازیەکانی بزافی ژنانی کورد لەگەڵ حیزبەکانیان دیالۆگ بکەن و ڕاهکار ببینەوە. ئەمە لە ڕاستیدا ڕێگایەکیشە بۆ پێکهێنانی ڕێفۆرم لەسەر پەرەپێدانی فەرهەنگی یەکسانی لە نێو حیزبەکاندا. جا هەر بۆیە لێرە ئەوەش بڵێن کە ئیتفاقاً ئەمە بە تایبەتی خۆی یەکێ لە دەرفەتەکانە بۆ یەکگرتوویی هەموو ژنانی پارچەکانی جۆر بە جۆری کوردستان. کێشەی نەتەوەیی ڕەنگ و لەعابی جۆر بە جۆری نییە، کێشەی ژنیش لە هەموو کوردستانەکان تا ئەوەندەی ئێمە تەمەنمان ئیجازە دەدا و ئەزمون و دانشمان پێمان دەڵێ هەر یەکێکە مەگەر لە وردەکاریهایەکی زۆر سەرەتاییدا. لە کۆتاییدا نایەکسانی و ڕکابەری ژنان و پیاوان لە سیاسەت و لە کۆمەڵگادا بەرهەمی مێژوویەکی درێژخایەنە و واقعیەتێکی حاشا هەڵنەگریشە. بۆیە بەدیهێنان و یا دەستەبەرکردنی فۆرسەتهای یەکسان و ئینسانی نەک بە دروشم بەڵکو بە تەکبیر و بەرنامەی عەمەلی جدی و درێژخایەن لە هەردوو بواری حەقیقی و حقوقیدا بەدیدێت و لەم بارەیەوە حیزبی سیاسی کاریگەری یەکەمی لەمەڕ ڕێفۆرم و ئاڵوگۆڕ هەیە. هەموو ئەزمونەکانی دەوروبەرمان و مێژووی سیاسی ئەو وڵاتانەی کە شەڕی ئازادی بەخشی تێدا کراوە پێمان دەڵێن و دەسەلمێنن کە پێش ئاڵوگۆڕە کۆمەڵایەتی و سیاسیەکان بناغەی تێڕوانینی کۆن و ئارای کۆن و تواکەوتوو بە یاسا و بەکاری خوردووردی فەرهەنگی با لە شەرایەتی ئێستادا لاواز بکەین و بە پێشوازی مۆدێرنیزم و گۆڕانێکی ئەساسی و بنەڕەتیدا بڕۆین. زۆر سپاس بۆ گوێگرتنتان. ئێمە ئەم مانیفێستە لە وردەکاری زیاترەوە دادەڕێژین ئەگەر پێویست بێ لەنا هەر بەو شێوەیە لە ڕۆژانی داهاتوودا پێشکەش بە حیزبەکانی ڕۆژهەڵاتی دەکەین و لەسەرەوە هیوام ئەوەیە هەموو ژنان و پیاوانی ئازادیخوازی ڕۆژهەڵات دیالۆگ بکەن، کۆنفرانس ڕێ بخەن، سێمینار بگرن و دەنگی هیمەتی بزوتنەوەی ژنان بۆ کارێکی ئەساسی بچێتە هەموو ناوەندە نێونەتەوەیەکان و لە پەناو پەسێوی حیزبەکان و لە هەوڵی سەمینارەکان نەمێنێتەوە. زۆر سپاستان دەکەم و مەمنون بۆ گوێگرتنتان.